چواردە ئافرەتی کوردی یەزیدی لە عێراق و سووریا لە دەست چەکدارانی داعش ڕزگارکران. ڕوونیشیکردەوە لە ئێستادا 3500 کوردی یەزیدی لە ژێردەستی داعش دەژین و با چەندین ناوچەی جیاجیادا بڵاویان پێکراوە. بەشێکی زۆریشیان بەرەو سووریا گواستراونەتەوە. بەڕێوەبەری نووسینگەی ڕزگارکردنی ڕفێنراوانی ژێردەستی داعش دەرمان خەتاری ڕایگەیان 14 کچوژنی کوردی یەزیدی لە عێراق و سووریا لە دەست تیرۆریستانی داعش ڕزگارکران. 9 لەو کچوژنانە لە ڕێگەی نووسینگەی ڕزگارکردنی ڕفێنراوانی ژێردەستی داعش لە پارێزگای ڕەقەی سووریا ڕزگارکران و 5 بە هاوکاری خێرخوازانەوە لە کاتی بەڕێوەچوونی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ خۆیان ڕادەستی سوپای عێراق کرد و دواتر لە ڕێگەی نووسینگەکەمان گەێنراونەتە هەرێمی کوردستان. هەروەها وتیشی زۆرینەی ڕزگار بووان کچی گەنجن کە داعش چەندین جار گواستنەوە و فرۆشتنی پێکردوون. ئەوەی هاریکاریەتکەن بۆ ڕزگارکردنا وان کەسە چیش جیهاتت ئەمنی بن چی وزارەتە پێشمەرگە هەیبەت ڤێتالیێ هەکە هێزن عێراقیژی دەستی خۆ درێژکەن بۆ ڕزگارکردنەوەوان تەنسیقی لەگەڵ مەکتەما بکەن ئەم دەسۆپاسیاوانکەین. دەرمان خەتاری وتیشی ئەو کچوژنانەی لە عێراق و سووریا لە دەست داعش ڕزگارکران ڕوبەڕووی هەمان سزا و دەستدرێژی ئەشکەنجەی دەرونی و جەستەیی بوونەتەوە لەلایەن داعشەوە. داعش هیچ جیاوازی نەکردووە بەرامبەر بە دەست بەسەرەکانی لای خۆی هەر لە منداڵانی تەمەن 3 ساڵ تا 70 ساڵ سزا دراون. بەڕێوەبەری نووسینگەی ڕزگارکردنی ڕفێنراوانی ژێردەستی داعش لەبارەی ئاماری ڕزگاربووانەوە دەڵێت هەر لە سەرەتای دامەزراندنی نووسینگەی ڕزگارکردنی ڕفێنراوانی ژێردەستی داعش لە کۆی 6513 کەسی ڕفێنراو تا ئێستا 2873 کەس بە ڕێگەی جیاجیاوە ڕزگار کراوە. 1800 کەس لە ڕزگارکراوان کچ و ژنن لە تەمەنی سەر و 3 ساڵی تا 70 ساڵی و هەروە 1073 کەسیش لە ڕەگەزی نێرن و تەمەنی جۆراوجۆری تێدایە. بەردەوام هەوڵ دەین ئەو ئێتماین دەستێ داعشدا زووترین وەخت هاریکاری بێتەکردن دەستێوان ڕزگار بن چەند و گەلک دیوێتماین عەدەدێوان ئێکولیل وەکی مە بەحس کرد 6513 کەس و دەستێ داعشدا ئەو عەدەدێ مە دیارکری ئێت ڕزگار بوویش وی عەدەدێ بچێت نێزیکی 3500 کەسێ مە دەستێ داعشدا مای ئەم هەوڵ داین ئەوژی ڕزگار بن. دەژڵێ تا ئەمڕۆ 3500 کوردی یەزیدی لە ژێر زوڵم و ستەمەکانی تێروریستانی داعش دەژین بە چەندین ناوچەی جیاجیا بڵاویان پێکراوە بەشێکی زۆریشیان بەرەو وڵاتی سووریا گوازراونەتەوە. هەواڵەکان بەردەوامی هەیە کە تێیدا هاتووە.